پەرلەمانی کوردستان بە مەبەست لاواز کراوە. ئێمە دەمێکە وتومانە پارتی و یەکێتی بە بەرنامە دەیانەوێت پەرلەمانی کوردستان لاواز بکەن، چونکە لە بەرژەوەندی ئەوان نییە کە پەرلەمانێکی بەهێز هەبێت کە پەرلەمان بە پێی یاسا بە پێی پەیڕە و باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە لە هەرێمی کوردستان. ئەگەر پەرلەمان بەهێز بێ ئەوە دەسەڵاتی تەنفیزی دەسەڵاتی جێبەجێکردن ناتوانێت بە ئارەزووی خۆی ئەوەی بیاوێت بیکات. دەسەڵاتی جێبەجێکردن ناتوانێت بۆ نمونە یاسای بودجە ساڵانە نەنێرێتە پەرلەمان و بە ئارەزووی خۆی داهات پەرش و بڵاو بکات و سەرفی بکاتن. بۆیە ئەو زۆرینەی کەوا ئێستا لە پەرلەمان هەیە کە پارتی و یەکێتی سەرۆکاتیەکەن بە مەبەست دەیانەوێت پەرلەمانی کوردستان لاوازکەن بۆ ئەوەی خەڵک جارێکی تر متمانەی بە دەنگدان و بە پەرلەمان نەمێنێ و لە هەڵبژاردنەکانی داهاتوش ئەوان بە ئارەزووی خۆیان تەزویر بکەن و دەنجی خەڵک بۆ خۆیان بدزن بۆ ئەوی زۆرینەی پەرلەمانی مسۆگەر بکەن. بەڵێ خۆ پێشتر فراکسیۆنەکان بە تایبەت کۆمەڵێک پێشنیازە یاسان پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردووە، بەڵام بەداخەوە یەکیان هەموارکردنەوەی پەیڕەوی ناوەخۆکە وای کرد هەر پرۆژەیە کە باگراوندی دارایی هەبیتن پێویستە بگەڕێتەوە حکوومەت و حکوومەت موافقەی لەسەر بکە کە ئەمە جۆرێکە لە کۆتکردنی پەرلەمان. لایەنیشتر سەرۆکاتی پەرلەمان ئەو پرۆژانەی بە تایبەت پرۆژەی ئۆپۆزیسیۆن یان پرۆژەی لایەنەکانی ترن کە لە بەرژەوەندی گشتین بەداخەوە نایخاتە بەرنامەی کار و قسەی لەسەر ناکات. وە لە هەمووی گرنگتر پێویستە لەو بارودۆخێکەوە ئێستا هەیە، هەم بارودۆخی سیاسی، هەم بارودۆخی ئابووری، هەم بارودۆخی کۆمەڵایەتی، پێویستە پەرلەمان قسەی جددی هەبێ و بە تەواوی لەناو بابەتەکان بێ و کۆبوونەوەی لەسەر بکات و گفتگۆی لەسەر بکات و بڕیاری لەسەر بدات بۆ ئەوی دەسەڵاتی تەنفیزی ناچار بکات کە ئەم بڕیارانە جێبەجێ بکە، بەڵام بەداخەوە بە بیانووی جیاواز و بە هۆکاری جیاواز پەرلەمان کۆنابێتەوە و دوا دەکەوێت کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە ماددە سەرەتاییەکان کە پێناسێ پەرلەمان دەکرێت، پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و هەروەها مەرجعی یاسادانان و پەیوەندی سیاسیشە، بەڵام بەداخەوە پەرلەمانی کوردستان لە ئێستادا بێڕۆڵ کراوە و بەردەوام هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت ئەوانەی کە لە دەسەڵاتن، حیزبەکانی کە لە دەسەڵاتن و پێکهێنەری حکوومەتن بەردەوام هەوڵی ئەوە دەدەن لە هەر ناکۆکی و ململانەیەک پەرلەمان پەکخەن بە جۆرێک لە جۆرەکان یاخود ڕۆڵی پەرلەمان لاوازکەن کە دەبوو ئێستا پەرلەمانی کوردستان لەو بارودۆخەنە هەموارەی کوردستان تێکەوتووە هەم لە نەبوونی موچە هەم ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کە ئێستا ینی زۆر بەربڵاوە لە هەرێمی کوردستان، دەبوو پەرلەمانی کوردستان تاکە مەرجعی بڕیاردان موبایە، بەڵام بەداخەوە هێز و لایەنە سیاسیەکان پەرلەمان دەکەنە سەکۆی ململانەی خۆیان لە نێوان خۆیان، هەر کاتێک بیانێ پەرلەمان پەک دەخەن، هەر کاتێک بیانێ پەرلەمان بێڕۆڵ دەکەن، هەر کاتێک بیانەوێ بۆ بەرژەوەندی خۆیان بەو زۆری نایاساییەی کە بەدەستیان هێناو لە پەرلەمانی کوردستان بۆ بەرژەوەندی خۆیان پەرلەمان بەکاردەهێنن. لە پەرلەمانی کوردستان هەروەکو دەبینین تەنها بۆ بەرژەوەندی حیزبە دەسەڵاتدارەکان پەرلەمان بەکاردێ، بۆ بەرژەوەندی خەڵک بەکار نایێنێ چونکە بەکار ناهێنرێ، چونکە دەبینین ئەو زۆرینەی کە بە تەزویر بەدەست هاتووە لە پەرلەمانی کوردستان وای کردووە بە پێی پەیڕە و زۆرینەی کارەکان بۆ خۆیان بیکەن، بۆیە ئەو حیزبانێک کە لە حکوومەت بەشدارن وەکو پارێزەری حکوومەتیان لێ هاتووە چ شتێک حکوومەت بیەوێ ئەوان دێن لە پەرلەمانی کوردستان بە یاسایی بە بەرجێکی یاسایی دەیکەن. بەداخەوە دەبوو پەرلەمان نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان بکە، چونکە تاکە دامەزراوەیە کە بە دەنجی خەڵک دادەمەزرێ. حکوومەت ئەو حیزبانەی کە زۆرینەیان هێنا حکوومەت پێک دەهێنن واتە کەسی حیزبی دێ، بەڵام پەرلەمانی کوردستان خەڵک دەنجی پێدەدا، بۆیە ئێمە دەبێ بەر لەوەی نوێنەری حیزب بین دەبێ نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان بین، بەڵام بەداخەوە پەرلەمانی کوردستان ئەو ڕۆڵە ناجێڕێ.